هەندێک دۆخە هەندێک ڕوودا و هەن مرۆڤ تێدەمێنێ بەڕاستی زمانی دەگیرێ و زمان فریای ئەوەی ناکەوێتکە گزارش لەو شتانە بکە کە دەیەوێ بە تایبەتی بۆ کەسایەتیەکی هونەرمەند و داهێنەری گەورەی وەکو مامۆستا قەرەنی جەمیل کە لە لووتکەی هەرە بەرزی داهێنانی هونەری خۆی بووە قوتابخانەیەک بۆ خۆی و لەسەر دەستی ئەودا دەیان و دەتوانین بڵێن سەدان شێوەکاری زۆر باش لە وڵاتی بێگەشتن. قەرەنی جەمیل هەر بەتەنها شێوەکارێکی کورد نەبوو، کەسێک بوو لە ساسی جیهانیشدا ناسرا بوو لە هەفتاکان بەرەو سەرەوە ئەو لە گەلەریەکانی ئەوروپا و لە پیشانگاکانی وڵاتانی ئەوروپا بەشداری کارایی هەبووە و خوێنی ئەکادمی خۆشی لە وڵاتێک تەواو دەکات کە وەک دەڵێن چەخی هونەری دنیاە ئەوە دەبێت ئەزمونێکی دەوڵەمەند بۆ ئەو قەرەنی پیاوێک بوو بێدەنگ بوو، بەڵام بێدەنجەکەی بەڕاستی لە ڕێی تابلوەکانی لە ڕێی کارە هونەریە بەرزەکانی بەردەوام قسەیان دەکرد.